سڵاتان لەبێتووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری ورمێ، سەپاندنی سزای زیندان بەسەر دوو شارۆمەندی خەڵکی بۆکان، بێبەشکردنی بەندکراوێکی سیاسی زیندانی ورمێ لە مافە سەرەتاییەکانی، ئەشکەنجەی پەنابەرانی سووری لە سنووری نێوان ڕۆژاوی کوردستان و تورکیا، کۆبوونەوەی کەمەندامان لە چەند شاری ئێران، ناڕزایەتی کرێکارانی بەشی خزمەتگوزاری نەخۆشخانەکان لە زەنجان و گیانەدەستان و برینداربوونی 30 کرێکار لە تاران و هەمەدان. درێژە هەواڵەکان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری ورمێ ڕۆژی چوارشەممە 25 ڕەزبەری 1403 هاوڵاتیەکی خەڵکی ورمێ بە ناوی حەمید چەپانی پاش بانکران بۆ پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. بە پێزانیاریەکان هێزەکانی ڕژیم هێرشیان کردوێتە سەر ماڵی حەمید چەپانی و کاتێک زانیویانە ناوبراو لە ماڵەوە نییە خانووەکەیان پشکنیوە. دوجار مامورانی ڕژیم لە پەیوەندێکی تەلەفۆنیدا حەمیدیان بۆ پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی بانکێش کردووە و کاتێک ئەو شارۆمەندە سەردانی پۆلیسی کردووە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر دوو شارۆمەندی خەڵکی بۆکان. هاوکات لەگەڵ سەپاندنی سزای 10 مانگ زیندان بەسەر منیژە خۆشنود و زەهرا ساجدینیا، دەزگای قەزای ڕژیم سۆلماز حەسەنزادە خۆشکی دادخوازی محەممەد حەسەنزادە لە گیانبەخشکردوانی شۆڕەشی ژینا و مەلیحا عەبدولقادری لە دەستبەسەرکراوانی بۆکان بە 10 مانگ زیندان محکوم کردووە. سۆلماز حەسەنزادە ئەندامی بنەماڵەی دادخوازی حەسەنزادەیە کە هاوڕێ لەگەڵ باوکی ئەحمەد حەسەنزادە دەستبەسەرکران. باوکی سۆلماز پاژماوەیەک بە دانانی وەسیقە ئازادکرا، بەڵام سۆلماز دادگایی و بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام 10 مانگ زیندانی تەعزیری محکوم کراوە. لە لایەکی دیکەوە مۆنیژە خۆشنود چالاکی مەدەنی خەڵکی بۆکان ڕۆژی چوارشەممە گەلاوێژی 1403 لەلایەن نێزارەی سڵاتەوە دەست بەسەر و کەلوپە لە شەخسیەکانی زەوت کرا. ناوبراو پاش 35 ڕۆژ لێپرسینەوە بە دانانی بارمتە ئازاد و چەند ڕۆژ لەمەوبەر بە 10 مانگ زیندانی تەعزیری محکوم کرا. بێبەشکردنی بەندکراوێکی سیاسی زیندانی ورمێ لە مافە سەرەتاییەکانی. دارا ڕەشیدی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ورمێ کە ماوەی 7 ساڵ و 6 مانگ بەندکرانی تێپەڕ دەکات لە سەرەتای مانگی ڕەزبەری ئەم ساڵەوە بۆ بەندی تاکە کەسی گوازراوەتەوە و لە مافە سەرەتاییەکانی بێبەشکراوە. بە پێڕاپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، دارا ڕەشیدی ماوەی پێنجەمین ساڵی بەندکرانی لە زیندانی ورمێ تێپەڕ دەکات و بە فەرمانی خانزادە سەرۆکی زیندانی ناوەندی ورمێ بۆ ژووری تاکە کەسی بەندی ئەمنیەتیە و بەندی خانەیە ڕاگوێزراوە. ناوبراو پێشتر لە بەندی زیندانیانی سیاسی و بیرمەندا بوو، بەڵام ساڵی ڕابردوو بۆ بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان گوازرایەوە. ئەشکەنجەی پەنابەرانی سووری لە نێوان ڕۆژاوای کوردستان و تورکیا. بەپێ راپۆرتی مێدیەکانی ڕۆژاوای کوردستان، پۆلیسی سەرسنووری تورکیا و بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە چەند پەنابەری سووریان دەست بەسەر و بریندار کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزەکانی دەوڵەتی تورک چەند پەنابەری سووری کە بە نیاز بوون دەربازی نێوخاکی تورکیا بن دەست بەسەر و ئەشکەنجە کردووە. ئەو وێنانەی لە تۆڕکۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دەری دەخەن کە سەربازانی تورکیا لە کاتی ئەشکەنجەدانی شارۆمەندانی سووری گرسە ڤیزۆیان لێدەگرن و بە دەمانچە تەقەیان لێدەکەن. کۆبوونەوەی کەمەندامان لە چەند شاری ئێران. کەمەندامانی چەند شاری ئێران ڕۆژی چوارشەممە 25 ڕەزبەر لە بەردەم دەفتەری سەرۆک کۆبانی و ئێزارەی بەهزیستی کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی جاواکاریەکانیان بوون. بە پێڕاپۆرتەکان کەمەندامان لە شارەکانی تاران، کرمان، ئەهواز و ئەردەبیل دژ بە دۆخی خراپی مەعیشەتی خۆپێشاندانیان کردووە.
کە ئەنجامانیەران خوازیاری دیاریکردنی پشک لە بوجەی سەراسەری وڵات، پێجانی یارمەتی مانگانەی کەمەندامان و بردنە سەرەوەی بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و بەهرەمەندبوون لە بیمەی دەرمانی کارامەبوون. ناڕزایەتی کرێکارانی بەشی خزمەتگوزاری نەخۆشخانەکان لە زەنجان. خزمەتگوزارانی نەخۆشخانەکانی زەنجان ڕۆژی چوارشەممە 25 ڕەزبەر لە بەردەم زانکۆی زانیاری پزیشکی کۆبوونەوە و داوایان کرد سەرنج بە کێشە و گرفسەکانیان بدرێت. خزمەتگوزارانی نەخۆشخانەکانی زەنجان لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری پەرداختی داخوازیە زوەخراوەکان، زیادکردنی هاغدەست، گۆڕانی دۆخی پیشەیی، تەزمینی ئەمنیەتی کاری، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی و پێزانی بیمەی تەکمیلی بوون. گیانەدەستان و برینداربوونی 30 کرێکار لە تاران و هەمەدان. ڕۆژی چوارشەممە 25 ڕەزبەری 1403 لە 3 ڕووداوی جیاجیادا 28 کرێکار بەهۆی ڕووزاوی هاتوچۆ بریندار و 2 کرێکار بەهۆی بەربوونەوە لە بەرزای گیانیان لەدەستا. بەپێ راپۆرتەکان، سرویسی گواستنەوەی کرێکارانی یەکێک لە کارخانەکانی هەڵکەوتوو لە نێوان تاران بۆ ساوە تووشی ڕووزاوی هاتوچۆ بووە و لە ئاکامی ئەو ڕووداوەدا 28 کرێکار بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. لە هەواڵێکی دیکەدا کرێکارێکی شاغڵ لە شرکەتی ڕێگەیاسنی زاگرۆس کە لە بەرزایی کەوتبووە خوارەوە پاش 3 ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانە گیانی لەدەستاوە. هەروەها کرێکارێکی بیناسازی لە شاری هەمەدان بەهۆی بەربوونەوە لە بەرزایی دەست بە جێگیانی بەخت کردووە. خانەنشینی زۆرەملێ معەلمێک لە تاران. معەلمێک بە ناوی ئەحمەد حەیدەری نوسرەت بە بڕیاری لێژنێ بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵایەداریەکانی ئامۆزش و پەروەرشی تاران ناچار بە خانەنشینی زۆرەملێ و کەمکردنەوەی پلەی ڕیزبەندی مەحکوم کرا. بەپێ راپۆرتی شۆرای هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان ئێران، ئەحمەد حەیدەر نوسرەت بە زیانگەیاندن بە سیستەمی پەروەردە، تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغدژی نیزام تۆمەتبار و بە بیانووی بەشەری لە کۆبوونەوەی مەعەلیمان لە بەردەم مەجلسی ڕژیم با خانەنشینی ئیجباری و کەمکردنەوەی پلەی ڕیزبەندی مەحکوم کراوە. لە سێدارەجانی 8 بەنگکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی عەدەمی 8 بەندکراو لە زیندانی قۆم، قەزوێن، قزڵحەسار و کرمان بە تۆمەتی کوشتنی بانقەست و بازرگانی بە مادەی هۆشبەر جێبەجێکرا. بەپێ راپۆرتەکان بەیانی پێنجشەممە حکمی عەدەمی بەندکراوێک لە زیندانی قۆم بە ناوی مەجید جەشلو بە تۆمەتی کوشتنی بانقەست جێبەجێکراوە. ناوبراو خێزاندار و باوکی منداڵێکی 2 ساڵانیش بووە. لە ڕۆژانی ڕابردووشدا 2 بەندکراو بە ناوەکانی حامد جەعفەری و عەلی مەعروفخانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی قەزوێن لە سێدارە دراون. بەیانی چوارشەممە 4 بەندکراو لەوانە 2 بەندکراوی ئەفغانستانی بەناوەکانی پاشا پەشتو و عەبدولباری تاجیک، هەروەها زیندانیەکی دیکە بە ناوی جاوید ئەحمەدخانی و بەندکراوی 4ەم کە ناسناوی ئاشکرا نەکراوە بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر لە زیندانی قزڵحەساری کەراج ئەعەدام کراون. شایانی باسەکە ڕۆژی یەکشەممە 22 ڕەزبەر بەندکراوێک بە ناوی عەمار ئاسیاندەر بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی کرمان لە سێزارە دراوە. کەمخۆراکی 50% منداڵان لە سیستان و بەلوچستان. کارناسێکی ئابووری لە ئێران ڕۆژی چوارشەممە 25 ڕەزبەر ڕایگەیاند سەرانەی خواردنی گۆشت لە جیهان 30 کیلۆگرامە و ئەو ڕێژەیە لە ئێران تەنیا 5 کیلۆگرام تۆمار کراوە. حەسەین ڕاغفەر کارناسی ئابووری و مامۆستای زانکۆی ئەلزەهرا لەوبارە ووتی 70% بنەماڵەکان لە پارێزگای سیستان و بەلوچستان و 74% خێزانەکان لە وستانی کرمان تووشی کەمخۆراکی بوون. بە وتەی ڕاغفەر، ئاماری دەبیرخانەی شۆرای باڵای سەلامەت و ئەمنیەتی خۆراکی ئێران سەبارەت بە خێرانی کەمخۆراکی لە نێو منداڵانی ئێران هۆشداری داوە و ڕایگەیاندووەکە 8 پارێزگای ئێران تووشی نائەمنی سەختی خۆراک بوون و ئەگەر چارەسەر نەکرێت دەیان کێشەی کۆمەڵایەتی، بێهداشتی، ئەمنیەتی و سیاسی لێ دەکەوێتەوە.
دووە هەواڵ برینداربوونی 187 کەس بەهۆی هاتنی بوومەلەرزە لە تورکیا. ڕۆژی چوارشەممە 25 ڕێزبەری 1403 بوومەلەرزەیەک بە بەهێزی 6 پلەی ڕیشتر لە قوڵایی 9 کیلومتری زەوی لە وستانی مەلاسیای تورکیا ڕوویدا و بۆ هۆیەوە 187 کەس بریندار بوون. بە پێڕاپۆرتی ناوەندی بوومەلەرزە ناسی تورکیا لە 3 پارێزگای تورکیا و باکووری سووریا لەرزینی زەویان هەست پێ کردووە و 187 کەس لە کاتی هەڵاتندا بە سووکی بریندار بوون. جێگەی ئاماژەیەکە 6 فێڤریە 2023 لە شاری مەرعاش بوومەلەرزێکی بەهێز ڕوویداکە لە ئەنجامی ئەو ڕووداوە سروشتیە زیاتر لە 59,000 کەس لە تورکیا و سووریا گیانیان لەدەستا و 130,000 کەسیش بریندار بوون. بینێرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.